ئەم هەفتەیە لەمڕۆ هەتاوکو حوتی مانگی هەشت بە هەفتەی شیرپێدانی سروشتیدا ئەندێت لە سەرانسەری جیهانە لە یەک ڕۆژی منداڵی ساوەکە لە دایکە بێ هەتا 6 مانگی یعنی 6 مانگ ئەڵێ شیری دایک و بەس شیری دایک و بەس واتە هیچ شیرێکی تر مێن بە مناڵەکانتان تا حاڵەتی ناچاری نەبێت کە ئەمڕۆ ڕەنگە باسی هەندێک لەو حاڵەتانش بکەین اینجا پێکاتە سروشتەکانی شیری دایک چییە کە بە شیری سروشتی ناوزەن دەکرێت تایبەتمەندەکانی چییە و گرنگی پێدانی شیری دایک شیری سروشتی چییە بە کۆرپەلا و کۆرپەلێ لە ڕووی گەشەوە لە ڕووی جەستەوە لە هەموو وارەکان چۆنی سوود وەردەگرێت دکتۆر کەریم ئەحمەد پسپۆڕی نەخۆشەکانی منداڵانمان لەگەڵدایە وەڵامی ئەم بابەتانەمان نەداتەوە دکتۆر گیان بەخێر بێ بەخێر بێ دکتۆر زۆر بەخێر خوا بەخێر بێ باشی دکتۆر گیان ساحەتان باش سلامت دکتۆر تا ئەڵێن تا 6 مانگی و شیری دایک و بەس هیچ شیرێکی تر مێن بە کۆرپەلە ئەمە دروستە لە ڕووی زانستیەوە تەواوە بەناوی خۆی بەخشندە و مهرەبان سەرتا سوپاس بۆ سماوانجانەکەتەن نەک تا 6 مانگی ڕاستیەکەی خۆی تا و کاتی منداڵ شیرە خوات هەر شیری دایک باشترە بەس خۆی بەعامەوترێ تا 6 مانگ بەس شیر شرتنی لە شیری دایک مناڵ تا 6 مانگ بە شیری دایکە بەس شیر دوایی لەگەڵ ئەوە دوای 6 مانگ تر وردە وردە پێوتێ وێنینگ فود یعنی خواردنی گرتنەوە لە شیرتر تۆ وردە وردە مناڵ ڕاهێنی بۆ فێربوونی خواردنی تر ئەمە خۆی بۆ 6 مانگ ئەبێت خۆراکی سەرەکی مناڵ هەر شیر بێت بەڵێ ئەتر طبعا باشتر شوایە کە شیری دایک بێ گومانی تیانە زۆر باشە دکتۆر دواتر بە وردی قسە لەسەر سوود و گرنگی شیری دایکەکەین بۆ کۆرپەلە بەڵام لەمڕۆوە هەتاوەکو حوتی مانگی هەژ واتە تا 7 ڕۆژی تر هەفتەی گیانی شیرپێدانی سروشتیە لە سەرانسەری گیانە باسێکی گرنگی ئەمەمان بۆ بکە بۆچی بیر لەوە کراوەتەوە یاخود ئامانج لە دیاریکردنی هەفتەیەک کە تایبەت بێت بە شیرپێدانی سروشتی خۆی لە چیابینیوەتەوە مەڵکمانیتیانە طبعا ئەم هەنگاوەندراوە لە ئەنجامی سەرنجدانی ئەو جیاوازانەی کە لە نێوان شیری دایک و شیری دروستکراوە هەیە و لە ئەنجامیەوەی کە نەیانتوانیوە یعنی کارگەکان شیری دروستکراوە بگەنە ئاستی شیری دایک لەبەرەوە یعنی دڵنیا بوونەوەی کە هینێک ئەلتەرنەتیڤێک بۆ شیری دایک نییە شیری دایک سۆپریەرە بۆ ئەڵەن پێکاتەکەی زۆر نزیکە لە شیری دایک کۆمانە ڕاستی طبعا هەوڵ ئەدرێت طبعا بە گومانیە خۆی هەوڵ ئەدرێت ینی ئەوەی کە هینە یعنی پێکاتی شیری دایک دراسە کرێت دراسە کراوە هەوڵ ئەدرێ کارگەکان ئەو شیرەی دروستیەکەن تەمەەن زۆربەی شیری مانگایە شیری مانگا پێکاتی شیری مانگا لە هی دایک لە هی مرۆڤ زۆر جیاوازە مەسە پرۆتینەکەی سێوەنەی پرۆتینی شیری دایکە یەن تەبان خۆزانن وشکە کرێتەوە ئەم شیرە وشکە کرێتەوە ئەتر پێکاتەکانی ئەو شتانەی تێکەڵ ئەکرێت کە نزیکە لە پێکاتی شیری دایکەوە ئەمە هەمان ئەتوانێت هەمان ڕۆڵ ببینێت بۆ نمونە مەسەلەن ئاسن لە شیری دایکە کەمە بەڵام لە شیری سروشتیا زیاترە بەڵام لە سا 50 ئاسنی شیری دایک مناڵ ئەیمژێت هەڵێم بەڵام لە سا 12 شیری ئاسنی شیری دروستکراو ئەمژرێت یان لەبەرەوە مەسەن ناچارن ڕێژەی ئاسنەکە زیاد بکەن ئەم زیادکردانە زۆرجار مەسەلەن تەسی لە پێکاتی شیرەکە خۆی بێت لەگەڵ پێکاتەکانی ترە زۆر باشە دکتۆر ئەم شیرپێدانە لە کەیەکەوە باشتە دەست پێ بکات چونکە ئەزانین دایکە ئەو ڕۆژەی کە مناڵەکەی لە دایکە بێت دوو ڕێگایان بەڕێگەی سروشتیان بەڕێگەی نەشتەرگەری زۆر کات کە بەڕێگەی نەشتەرگەریە دایکەکە زۆر ئاگای لە خۆنیە هەتایەتە دەرەوە ئەبینی مناڵەکە گریاوە شیری قوتویان ناوەتێ دوجار دایکە کاڵێ شیری خۆم ناخوا شیرم نییە اینجا پرسیارەکەی من ئەوەیە ئایا دواخستنی شیری دایک هەتا چەندێک بێت ئاساییە و بۆ نمونە ئەم دواخستنەش نابێتەوە کارێک بۆ ئەوەی کە
ئەو منداڵە حەز بە شیری دایکەکە ناکات دواتر کە تانی شیرێکی تری کرد ئەمە جارانی وابوو کە بە بەنجی عام مناڵ لە دایکە بوو ئێستا کە بە بەنجی مەوزعی لە پشتەوە هینەکرێت بەنجەکرێت دایکەکە ئاگای لێە کە مناڵەکەی بێت بەس خۆر مناڵەکە پێش دایکەکەیەتە دەرەوە لە ژووری نەشتە قەیناکەوە خۆی هینە طبعاً کە وەریەگرم مناڵەکە وەرەگریەک سەرترە بێ ببرێ بپێچرێت و با بڵێ ناوکی ئەبڕێت و وشکەکرێت و تر دکتۆری مناڵ وەریەگرێت ئەو شتانی پێویستە بۆیە کرێت دایکە کەشتر تا خۆتەزان تا قاچێکوێتە ئیشۆ جۆرشتانە کەمێک کاتێوێ ئێستا وەکوتمەکو جاران نیە جاران تا هۆشی هاتەوە ئێستا وەشاتن و هەر بە هۆشە دایکەکە ئەتوانرێت هەر دوای ماوەکی کەم هەر مناڵکە گریایە دوای سەعاتێک ئەتر یەکسەر مناڵکە بخرێتە سەرسنگی دایک سەرسنگی دایکی و شیری دایکی دەست پێ بکە یان لە یەکەم سەعاتەوە مناڵ پێویستی بەوە هەیە کە شیری دایک بخواوە غەڵەتە زۆر هەڵەیە یەکسەر شیری قوتووی بنێ باشتر وایە شیری دایکی بنێ نەک شیری قوتوو باشە دکتۆر زۆر زاڵەن بەهۆی شیرپێدانی سروشتیەوە دایکەکە هەم تەندروستی خۆی هەم تەندروستی مناڵەکەش زامنەکە چ سوودێکی بۆ دایکەکەش هەیە شیرپێدان نەخۆی کۆمەڵە یعنی بەراورد ناکرێ ینی خۆی لە هینەکە کە باسی بەراوردی بینی شیری دایک و شیری قوتووە کرێت دروستکراو ئەڵێ یعنی بەبەری دوورە بەبەری مناڵەکە ئەدوورێت تەیلەرت تو بەیبی یعنی چۆن خەیاتێ جلێ بەبەرت ئەدوورێ ڕێک بە قیاسی خۆت شیری دایک بە قیاسی مناڵ لەحزە بە لەحزە یان نەک ڕۆژ دوای ڕۆژ ئێستا شیری دروستکراو 6 مانگ جارێ ئەیگۆڕین 6 مانگی شیری ڕقەمێک دوای شیر ڕقەم دوای شیر ڕقەم سێ بەڵام شیری دایک لە یەک شیر پێدانە پێکاتەکە ئەگۆڕێ ینی سەرتا مەسەلەن ڕوونە زۆر کەسە لە شیرەکەم ڕوونە دوای وردەورە لە کۆتایی شیرەکە خەسە بێتەوە زۆربەی مادە خۆراکیەکانی شیردایک لە کۆتایەکەیەتی بۆیە هینەکرێ ئامۆژگاری دایکان ئەکرێ یعنی ئەگەر ئیشە هەبوو پەلەپەل بووی هین بووی شیرمەیە بە مناڵەکەت یعنی کاتی تایبەتی بۆ دیاری بکەم مەسەلەن بە چەندێت دەقە بێن مەسەلەن چارێکێک بێت تا تەواو خۆی مەمکی بەرایە چونکە لە کۆتایی شیرەکە پێکاتەی شیرەکە جیاوازە لە سەرای شیرەکە دکتۆر ئەو سەرەتای شیرەوە بزانم پێڵەن ژەک ئەڵەن سێ ڕۆژ یەکەم ئەو ژەکە چه سوودێکی هەیە سێ ڕۆژ یەکەم ئەوە ژەکەوە مادەی پرۆتیناتی تاز مادەی مەناعی ئیمینۆگلۆبولینس پێوترێ هەموو مادەی مەناعە لە لەشە پرۆتینە ئەمە پرۆتینی لەش لە خوێنە پرۆتینمان کۆمەڵە پرۆتینمان هەیە یەکی لەوانە پێوترێ گلۆبولینس ئەم جۆرە پرۆتینە ئیمینۆگلۆبولینس یان ئەمانە مەناعی لەش لەو جۆرە پرۆتینانەیە کە لە لەشایە ئەم پرۆتینە ئەم سێ ڕۆژە مادەیەکی زەردە ژەکە ژەکی پێوترێ کوردواری زیاتر مادەی مەناعە و پێوتێ ئەنتیبادیان ژەتەن و ئەم جۆرەشتانی تایە مادەی مەناعی تێدا هەند ینی خانی زنووی تایە ئەکتیڤ سێلز ئەمانی تێدای بۆ مناڵەکە ئەو سێ ڕۆژە زۆر زەرورە مناڵ وەریگرێت باشە دکتۆر هەندێک دایکێ بەهۆی دەوامەوە بۆی کارکردنەوە ڕەنگە ماوەی هەشکات ژمێرێک نەتوانێت شیر با بە مناڵەکەی ئێستا هەندێک ئامێری تر هەیە هەندێک پەمپ و چوزانم مەمەکدانی پێڵەنەوەی کە شیری دایکەکە ئاتوانێت بگرێتەوە و لە کاتێکی ترا کە لە غیابی دایکەکە بدرێ بە کۆرپەلەکە ئەم شیرە شێوازی هەڵگرتنی چۆنە چکە پێما بە یەکێک لە ئامانجەکانی ئەوەی کە لەم هەفتەی با بڵێن شیرپێدانی سروشتیایە باز دەکرێت ئەوەی کە دایکان هوشیار بکرێنەوە کاتێکەگە شیری زۆر بوو یان دەوامی هەبوو ئەم شیرە چۆن بدرێ بە مناڵ لەکوێ هەڵبگیرێ لە پلەی گەرمی یان ساردی چەنە هەڵبگیرێ لەکوێ هەڵبگیرێ لە چیە هەڵبگیرێ ڕێنمایەکمان لەسەر ئەوە پێڕوە خۆی طبعاً باشترین ڕێگا بۆ شیرپێدانەوەیە مناڵەکە بخرێتسینی مانکی ڕاست چونکەمە بۆندینگ ینی پەیوەندی و لە حەس بۆ حاڵتی دەرونی مناڵەکە بۆ حاڵتی دەرونی دایکەکە بۆ ینی لە ڕووی کۆمەڵایەت و لە ڕووی دەرونی و لە هەموو ڕێکۆ ئەویان باشترە حتا بۆ بەرهەمێنانی شیرەکەش بۆ دروستبوونی شیرەکەش بەمژین شیر زیاتر دروستە بێ شیر زیاتر بەمژینی مناڵ دروستە بێ بەڵام ئەگەر نەکرا مەسەلەن ئەو خانمە مۆزەفە بوو مەسەلەن یاش ئەلتزاماتێکێ بوو ئەم مەمکمژانە هەیە ئێستا ئەتوانێت بۆ هین بکات
ئەوە بەکاربێنە و ئەو شیرەکەی خۆیدا دۆشێتە ناو با بڵێن یەکێ لەو شوشانەی کە شیری تیاڵەگیرێ لە شوشەیە هەڵبێ تەبان لە شوشە لە سەلاجا دانرێت تامای 24 ساعت ئەتوانێت بەکاری بێنێ هیچ کێشەی نییە دوایە گەرویستی تەبەن نابێ بۆ ساردێ بیاتێ ئەتوان ئاوێکی مەسەلەن هین بێخاتە ناو ئاو نەختێک تاکو پلەی گەرمەکەی کەمێ بەرزە بێت و بیداتە منداڵەکە بەس لە هەموو حاڵەتێکە ڕۆڵی ئەوە نبینێت کە مناڵەکە ڕاستەخۆ مەمکی دایکی بمژێ زۆر باشە دکتۆر کاتە ئێستا بە چڕوپڕی قسە لەسەر سوودەکانی شیرپێدانی سروشتی بکەین با بزانین شیرپێدانی سروشتی چ سوودێکی هەیە بۆ کۆرپەلە بە تایبەت وڵام ینی شتێکی حەشاڵ نەگرە ینی خۆی ئەو جارە پێشم شتی خۆڕاییە ڕاستە پێشم دوو وەکوتم یان بەبەری مناڵەکە دووراوە لەحزە بە لەحزە بە پێی پێویستی مناڵەکەیە سێ ئامادێ هەر کاتێ بتوێ نیوەش ئامادەکردنی ناوێ چوار معڕەز نییە بۆ پیسبوون مەمەکە مەسەلەن لێکێ دەسی لێ بە یا ئاوەکە مەسەلەن ئاوەکە پاکە ئاوەکە پاک نییە پێنج مەسەلەن ئەو هینەی لە بینی دایک مناڵەکە ئەو هەستەی دایک هەستی پێکە کە مناڵکە خاتە سەرسنگی و مەمکی ئەمژێ و هینەکە بێ لە پێکاتەی شیرەکەەوە ینی پێکاتەی شیرەکە بۆ مێشکی مناڵ بۆ چای مناڵ بۆ مەناعی مناڵ بۆ لایەنی دەرونی مناڵ بۆ لە هەموو ڕێکەوە هینی زیاتریانی هەم سوودی کۆمەڵایەتی هەم سوودی دەرونی هەم سوودی جەستەیی هەم سوودی مادی یعنی لە هەموو ڕوویەکۆ باشە دکتۆر ئەگەر ئەو دایکە کەمیەکێک لە ڤیتامین و کانزاکانی هەبێت خۆی ئایا ئەشێت منداڵەکەش دوجار بەهۆی ئەم شیرەوەکەی خوا ئەویش کەمی ڤیتامین و کانزاکانی بۆ دروست بێت چونکە ڕەنگە زۆر کات دایکانەڵە شیری قوتو باش هەموو ڤیتامین و کانزاکانی تایە بۆیە ترسم لەو بابەتە نیە ئینجامێت و ئەم بۆ چونەمان بۆ پژڕاستکەیتەوە نەخۆی ئەگەر ئەو خانمە ئەگەر ئەو پارێ ئەیداتە شیری قوتو و بیداتە خواردن بۆ خۆی زۆر باش کەمی کانزاکانی خۆی پڕەکاتوە ئەگەر وایە چونکە ئەو پارەیە درێتە شیری قوتو خوان دێجارسە کێشێک ئەمە جاران زۆر هین نەبوو باو نەبوو مەسلەی حساسێت بە پرۆتینی شیر بە پرۆتینی مانگا بە پرۆتینی ئەسامە مەسەلەن نسبەکەی ئایا بۆی تەشخیصەوە یار فعلەن یعنی لە ئەنجامی تەسیراتی جیناتە کەڵەکەبوون بەوەی کەڵەکەبوونەوە ئێستا حساسێ یا جاران تەشخیص زۆر باو دکتۆر ئێستا زۆر باو مەسەلەن جاران مناڵیان هێنا حساسێمان ئەگزیما ئێسایەکی لەوە کارەکانێک بیری لێکەنەوە حساسێتە بە پرۆتینی مانگا لەبەرەوە حەلەکەیەوەیە کە دایکەکەشی ئەگەر شیری دایک بخوا ئەم مناڵە ئەو پەری بە دایکەکاڵی بیگرەوە پارێز بکە لە بەروبوومی مانگا جامەز ئینجا مناڵ خۆی ڕاستی مناڵ مشەخۆرە چی لە سکی دایکە چی لە دەرەوەش یعنی بەشی خۆی ئەبات بەشی خۆی ئەبا بەڵام تەبان کە دایکەکە گەر گەیشتە ئەو خۆی دایکە زۆر بەدخۆراک بوو نەخۆش بوو مەسەلەن هین بۆ وەخت تەسیل لە کۆرپەکە کا گومانیتیانیە ئەوە باش جایەک پرسیار هەیە زۆر گرنگە یونیسف و ڕێکخراوی تەندروستی جیهانیش زۆر جەختیان لێ کردوێتەوە ئەڵێ زۆر دایک کە سەرەتا مناڵەکەی لە دایکە بێت لە چەند ڕۆژ یەکەمی لە دایک بوون زۆر نیگەران و قەلەقیەوەی ئەڵێ ئایا تۆ بڵێ مناڵەکەم شیری پێویستی وەرگرت بێ یونیسف ئەڵێ ئەگەر تا چەند ڕۆژی یەکەم لە ماوەی 1 بۆ 3 کات ژمێر ئەبێ منداڵەکە کە زانی و زۆر برسی نییە و دەمی گۆی مەمکی دایکەکە ناگرێ معنی وایە ئەوە شیری پێویستی وەرنەگرتەوە ڕای جەنابتم ئەوێ لە سەرم بابەتە یانەڵە لە 100 کێشی لەشی منداڵەکە لە کێشی ئاشایی سەرەتای لە دایکبوونی لە دەستدا ئەمانەیە شەکن لەو نیشانانەی کە منداڵەکە ڕەنگەوەکو پێویست شیری وەرنەگرت بێت جەناب دەڵێ خۆمە کۆمەڵێ پێوەرمانەیە بۆ سەحەتی مناڵ باش یەکی لەوانە شیر خواردنە یەکی لەوانە جموجوڵ و چالاکی مناڵەکەیە مەسەگەر مناڵەکە بۆیە مناڵەکە نەخۆش بێ مەسەلەن ڕاستە بۆیە کێشەیەکی هەبێ مناڵەکە ماتە مەسەلەن گریانی نییە حرەکەوتی باش نییە شیر باش ناخوا مەمکی دایکی ناگرێ یان تۆ کۆمەڵە پێوەرتەیە هەفتەیە کەم عاتەن مناڵ زیان ناکە وەزنی مناڵ زیان ناکە کەمێک کەمەکات ینی
ئەگەر کەمپە وەکو نیشانەدانرێت کە شیری باشی وەرنەگرتووە مەگەر نەخۆشی هەفتەی یەکەم إلا اللهم مەگەشتی تری لەگەڵا بێت مەسەلەن مناڵەکە کز و لاوە کز و بێحەواس و ناگری مەسەلەن جوڵەی باش نییە ئێمان دێ فەحسمان هەیە بۆ یەکەن مەسەلەن زیتەڵی و وریایی و هینی مناڵەکە گەر ئەوانەی لەگەڵا نەبێ سەرەتا کەمێکیش وەزنی دابەزێ سروشتیە بەس خۆیتر لە هەفتەی دوای هەفتەیەکەمتر وردە زیای کات بەماوەیەکی کەم وەزنی کاتی لەدایک بوونی بەدەستی هێنێتەوە اینجا دوای ئەوەتر لە سێ مانگی یەکەم تقریبان لە مانگێکە 750 بۆ 1 کیلۆ زیای کات مەسەل لە مانگی لە سێ مانگی دووەمە 500 بۆ 750 لە مانگی 6 مانگی دووەمتر مانگی 250 گرام زیاد بکات کفایەتە بۆی وڵا دکتۆر باسی شتێکی کەشی کردوتتی ڕۆژانە لانی کەم 6 داوی تەڕ بکە لەگەڵ میسکردنێکی زۆر کاڵیان ڕوون لە تەمەنی 7 تا 10 ڕۆژی ئەمە یەکێکە لەو نیشانانەی کە مناڵەکە بە باشی شیری وەرگرتووە 6 دایبی میز یا پیسایی ئەمە لە میز 6 دایبی تەڕ بکە ئیتر ئەوەی تریان لەگەڵایە نازانم قەت دوو کەس لەیەک ناچن وانە دوو کەس لەیەک ناچن بەنسبەت پیساییکردنەوە هیوای خۆی شیری دایکێکی لە سلۆکان شیری دایکەوە دش بە قەبزی یعنی هاتنە ئێمە ئەڵێن شیری دایک ڕەوانە بەڵام لەگەڵ ڕەوانیەکەیە مەسەلەن دایک دێ مەسەڵە دکتۆر زوو خۆی پیسەکات و سەری گەشەیەکەی سەیری زەوقی مناڵەکەکەی سەیری ڕنگ و بۆیەکەی ڕەنگی پیسایەکەی مەسن کۆمەڵە پرسیارێ لەکەی ئەگەر گەشەی باش بێت و ڕشانەوەی لەگەڵا نەبێ و تای نەبێ و مەسەلەن زەوقی مناڵەکە باش بێ ئەمە لە حاڵەتێکی سروشتیە شیری دایک تەبیعەتی وایە ڕەوانە شیری قوتو وانە هەندێکیان زۆر ناڵ قەبزەکەن بە دەرجات یانی هەندێکیان زیاتر هەندێکیان کەمتر بەس بەنسبەت میزیشەوە خۆی تەبان شیر لە سا 88 شیر ئاوە طبعا کە طبعا ئەبێ میز زۆر بکات بەڵگومانی تیانە بەس بۆ پیسانە بۆیە سێ ڕۆژ جارێ خۆی پیس بکە ئەگەر مشکلەی نەبێ ناڕحەت نەبێ گریانی نەبێ پیساکە ڕق و وشک نەبێ ئەمە ئاتیادێ بۆ هەیە ڕۆژی پێ جار خۆی پیس بکات بە هەمان شێویان مناڵەکە زەوقی باش بێ ڕێی پیساکێت تەبیعی بێ گەشەی باش بێ ڕشانەوە شتانی لەگەڵانە بێ ئەمانە ئەلامەتی یان جیاوازی سروشتین لە بینی مرۆڤەکانە یەک شتینێکمان نییە بڵێ یەک زایدێک یەکسانە بە دوو هەر مناڵە و تقریبان بەس ڕێنجێکمان هەیە یان مەسەڵە لۆندە بۆ ئەوەندە دکتۆر ئەو مناڵانەی کە تووشی سکچون و ڕشانەوە بە تایبەتر سکچون زۆر کات کابرێنە لای پزیشک بە تایبەت بۆ مناڵانی کە شیری قوتو ئەخۆن پێیانەڵێ واز لەو شیرە بێنە جۆرە شیرێکی تر هەیە گەر هەڵە نەبم پێڵەن شتێکی لەو بابەتەیە ئەوەی بەرێ ئەی ئەگەر مناڵێک شیری دایکی بخوات ئەی ئەو کاتە پزیشکەکان چی پێڵەن چ ڕێگەیەک هەیە بۆ ئەوەی کە کۆنتترۆلی ئەو شکر ئەوش هەلکراوە ئێستا ئەوانە تووشی لوسبوونی ڕیخۆڵا بن لوسبوونی ڕیخۆڵە مادەی لاکتۆز تر ڕیخۆڵە ناتوانێت حەلی بکە مادەی ئەنزیمی لاکتەیزی کەمە بێتەوە ئێمە ئێستا لاکتەیزەکە هەم بە حەب دروستکراوە هەم بە قەتەر دروستکراوە ئێستا الحەمدولillah ئەوە جاران کێشەیەک بوو ینی جاری وایە مەسەلەن تۆ پێویستێک کرد یەک مانگ شیرەکەی بۆ بکەیتە پێوتێ LF لاکتۆز فری زۆر جار ئەو ماوەیە تر مناڵەکە ئەتۆرا لە شیری دایک چونکە شیری قوتوو هەم تامی خۆشترە هەم ئاسانترە خۆشترە لای منە ئاسانتریشە لەبەرەوە بێ ئەرکە مژینی ئاسانترە مناڵ کە فێری شیری قوتوو کرد زۆر جار مەسەن دایک هینیەوە کاتەڵێ شیری قوتوم دایەتر مەمکی خۆمی بەردای ڕاستەکات چونکە مژینی شیری مەمکی دایک کەمێ ئەرکی زەختێوێ و خاصەکە مناڵکە کەمێ لاواز بێ شێولگەی بە قوت نەبێ ئێستا شکر بۆ خوا و کێشەیە حەلکراوە شیری دایکەکەی بەو لە قەترێ یا بۆ یەکەنە LF و نەجاتیە بێت لەگەڵ شیرەکە مەسەلەن ئەتر بە گوێرەی حەجمی مناڵەکە 5 قەترە بێ 6 بێ 4 بێەوە هیچ خواردن و خواردنەوەیەک نییە کە لە دایکەکە قەدەغە فرێ ئەو ماوەیە دکتۆر نەنە بۆ لوزبوونی ڕخۆڵە کە پێ لاکتۆز ئینتۆلەرانس بۆیان هیچ شتێ لە دایکەکە مەنع ناکرێ بەس لە حاڵت شیری حساسێ بە پرۆتین بەربووی مانگا لە دایکەکە مەنعکرێت باش دکتۆر ڕێکخراوی تەندروستی جیهانی پلانێکی داناوە تا 2030 کۆمەڵگای جیهان هەموو جیهان
بە تایبەتی دایکان ڕوولەوە بکەن کە شیری خۆیان بن بە کۆرپەکانیان ئێستا لە ڕێژەکە زیای کردووە خۆشبەختانە گەشتوتە لە سایە 48 بەڵام ئامانجیانە تا 2030 ئەو ڕێژەی کە خۆیان دیاریان کردو بگاتە لە سایە 7 کوردستان پێت وایە لەکوێ ئەم ڕێژەیە ئێستا لە کوردستان دایکانی ئێمە شیری خۆیان نەدەن بە منداڵەکان تۆ دکتۆری ئەزانم زۆر ئەم کێشانە ئێستا تۆ بۆ جگەرە جگەرە تەمان دیاردە جگەرە خوان کەم بۆ تۆ گوانیتیانە بە سۆکاری کەمبوونەوەکە ئەوە نەبوو کە لە سەر پاکەتی جگارەکە ئەنووسرا هۆکاری شێرپەنجێ بە سەقافی ینی ڕۆشنبیری خەڵکی زیایی کرد لە شوێنە گشتەکانە خەڵکی جگەرە ناکێشێ هین نابێت یان جاران نوعێک بوو بۆ عادەت و تەناژ نانیش خۆزانی هەل پیرەکان هەموو پیاوژم بێ کۆ جگەرەی زەل و هینانە خوارد قامیش جگەرەی قامیشە وەختە ئێوە ڕەنگە بیرتان نەیە کاتی خۆی خۆزانی کۆمپانیەکان دەوریان زۆرە لە قەراراتە لە قەراری سیاسیە لە قەراری علمیە حتا ینی زۆر بەحوسی علمی زۆر جار نەزیه نییە ینی زۆر جار کۆمپانیەکان کۆمپانیایەک بە کۆمەڵەکەڵێ بەحسێکم بۆ بکەن سوودی فلانەشت یەک لایەنی لێتەوێ تۆ مەزباز سوودەکانیەکەی کات خۆی کە ئەم شیری قوت و ئاوا ڕواجی پێدرا یعنی ئێوە نازام فرای ئەو مەرحلەیە کەوتنیان وەکو ئایبی لێ هاتبوو شیری قۆناغێک بوو ینی کەنە و ئافرەت وەکو هینێک بووە بوو وەکو کانە وەکو سوکایەتی ئەبینی بۆ خۆی گەر شیر بە بەستا و شکر بەخوا و هینە خۆزانی زۆر شتە بێ سقافە بگۆڕی ئەو سقافێسە گۆڕاوە ئەمەش دەوری زۆرە کاتێکیانین دکتۆر زۆر من ئێمە زۆر بیسومانە بەهۆیەوەی کە بەرنامەمان زۆر لەسەر بابەتە کردووە هەندێک خانم بەهۆی تێکچوونی سنگیان و شیەوەکەی و زۆر ئەم بابەتانە باز دەکەن هەر لە بنەڕەتیا بەڕاستیشتی وا هەیە خۆی طبعاً مناڵ زۆر بوون و خۆی شیر زۆر شیردان طبعاً شیردان ینی بێ لەوەی کە هێنا ینی یەکێک لە هۆکارەکانی تەنزیمی مناڵبوون یەکێ لە سوودەکانی شیر پێدان چوە هۆرمۆناتانە هۆرمۆن پرۆلاکتین کە بەردەوام ئەڕژێ ئەبێت تۆی تەنزیمی جاران بەدیلەکەی چییە کە تۆ شیرت نەداکە و ئافرەشینە ئەبێ بچێ حەب بخوات یا حەب بخوا یا مەسەن لە حیاتی زەوجی یا مەسەلەن کۆمەڵە ئیجرعاتێ بیکات کە زۆر جار نەفسیەن لەسەر مێردەکە و ژنەکەش بەعکسی ئەشکێتەوە یعنی کۆمەڵە کاریگەری دەرونی نەرێنی هەیە لەسەر هەردوولا ئەگینا خۆی ڕاستی شیردان کە تەنزیمێکی سروشتیە بۆ مناڵبوون یارمەتی دەریشە بۆ جوان ڕاگررتنی لەش باشە دکتۆر هیچ جۆرە بۆ نەدایکێکەیە کە نەتوانێت شیرەکەی خۆی بات بە مناڵ یاخود هیچ کۆرپەلەیەکەیە کە نەتوانێت شیری دایکی وەرگێت خۆی دایکێک مەگەر کێشەیە بێ لە مەمکیا مەسەلەن کێشەی با بڵێن تەندروستی مەمکی مەسەر نەخۆشیەکی هەبێ ئلتاباتی هەبێ مەسەلەن چڵ هین بێت بوو بێتە چڵک مەسەلەن یا قلیشی زۆر بێ مەمکی ئەمانە هۆکارن یا مناڵەکە خۆی مەسەلەن هیوا هەیە مەڵاشووی هینە ئەو مناڵانەیە کە مەڵاشویان قلیشە نەکلێ هەیە لێ و مەڵاشوشی ولوتیشی یانوانەی کە ئەو حاڵتە سەختانە ئەوانە زۆر جار مەمەی سوشتیان بۆ دوورسەکرێن نەوعی دوورسەکرێ خۆی مەمەکە دەمی مەمەکەوا دووسکران هینی مەڵاشوی مناڵەکە بگرێن چکە گەروانە بێ لە کاتی مژینی شیرەکە و شیرە چێتە بۆری هەناسەی هەر توانای مژینیشی بۆ شیوە نابێت چونکە خۆزانی مژینەکە بە هینێکی نەگەتیڤ پرێشەر یعنی بە مژین نەگەتیڤ پرێشەر دوورسەکات ینی بەستانی نەرێنی ئەو کە ئەو شتانە هەبوو ئەو توانایی کەمە بێتەوە لەو حاڵتانە مەسەلەن بەدیلەکەشی وەیە گەر هین بێ مەسەلەن مەمکی خۆی دادۆشێ و هینی بکات بکاتە
ناو شوشە و بیاتێ بەس خۆی ئەگەر مناڵ مەمکی دایکی نەمژێ خۆی وردە سووترە و دایکە لە شیر ئەبڕێتەوە ڕاستەکەی چونکە هۆکاری مژین هۆکارێکە بۆ تەحفیز و یعنی هاندانی مێشک هینی هۆرمۆنەکانی مێشک هینەکات ئەو ڕژێنێ ئەوانش ئەو هۆرمۆنانەی تایبەتن بە شیر دروستکردن ئەو ڕژێنن بۆ دروستکردنی شیر ئەگەر ئەو مژینە نەبێ مجرد بە و تەنها ئەو بەکارێنانی ئەوامێرانە ئەو هینە کەمە بێتەوە با بڵێن ئەو پرۆسێ لاوازە بێت وردەوە زووتر ئەو ژنە لە شیرە بێتەوە باش دکتۆر تۆ پێت وەکو پسپۆڕێکی نەخۆشەکانی مناڵان پێت باشە سنوورێک دابنرێ بۆ ئەو ڕیکلامانی کە بۆ شیری خوتووەکرێ چکە هەندێک لە توێژینەوەکان سەلماندویانە ئەم پێکاتی کە لە شیری قوتووە هەیە ئەوەنە بە جوانی باسەکرێ ئەوەندە جوان ئەخرێتە بەردەسی با بڵێن خێزانەکان زۆر جار حەزی ئەو ڕیکلامە وا لە دایکەکە و باوکەکەکە کە بڕیار بن شیری خوتو بن بە مناڵەکانە لەسە هەندێک وڵات سنووداری کردووە تەنانەت لە تەلەڤیزۆنەکانیانیش ناڵن ڕیکلامی شیری قوتو بڕوە لەبەرەوەی مەبەستیانە دایکەکە شیری خۆی تەمان لە قسەکە جوانە ینی خۆی یەکەم هەنگاو بووەوەی بۆی برەو بدرێ بە شیرپێدانی سروشتی ئەبێ لەو لاوەڕ سنوێر دابنی بۆ ڕیکلام بۆ شیری دروستکراو خۆشتانزان کاریگەری و ڕێکلام لەسەر خەڵکی چەنێک بێگومان زۆر زۆرە هەنی هەر کەرەسێ بتوێ بازاری بۆ دروستکەی ڕێکلامی بۆ بکە جاش لەوەنە نزیکە لە شیری دایکەوە هەر مەپرسە ئێ خۆ تۆ باڵە جێگرەوەی شیری دایکە زۆر ئەم بابەتانە باس هەرگیز نە لە ڕووی وەکو باسم بکە نە لە ڕووی مادیەوە نە لە ڕووی دەرونیەوە نە لە ڕووی پێکاتەوە نە لە ڕووی کۆمەڵە لە هیچ ڕوویەکەوە هاوتای شیری دایک نییە اینجا دکتۆر زۆر کات ئەڵە لە پێکاتەکەیە بوون مونە جۆرە ڤیتامین و کانزە و پێکاتێک لە پێکاتی ئەم شیرەیە هەیە کە نایڵێت ئەو مناڵە تووشی هیچ گرفتێکی تەندروستی بێت بە تایبەت لە ئێسکەکانیە جا پرسیارەکەی من ئەوەیە ئایا چ جۆرە پێکاتەیەکەیە کابێ لە شیرە هەبێت بۆی کە مناڵ تووشی گرفت نەکات بە تایبەتر لە ئێسکە خۆی تەماشاکە یەکەم شت شیری دایک ئەوەی کە لە شیر تەوە وەکوتمان یعنی کارگەکان هەوڵەدەن ینی شیری ئەو شیرەی دروستیەکەن تۆن کارگە بۆ کارگە فەرقەکە بۆی هەندێک کارگە براندا مەسەلەن ئەتر مەسەلەن لە ڕووی نرخیشەوە دوکتۆر هەنێک شیر زۆر هەزانە و هەنێکی زۆر براندا ترەوە مەسە وەکو دروستکردنی هەموو کاڵایەک ینی کارگە بۆ کارگە سیارەت شەریکە بۆ شەریکە فەرقەکە شیریش ئاو هەیە تەبەن کارگە بۆ کارگە فەرقەکە هەوڵەدەن بۆکو پێم وتی ینی هەوڵەدەن ینی پێکاتی شیری ئەمەی دروستەکرێت زۆر نزیکی بکەنەوە لە شیری دایک ئەترندێک جار دراسات دوای دەرەکەوە مەسەلەن بە دراسات دوای دەرەکەوە مەسەلەن ئەم مادەی زیادیان کردووە کاریگەری نەرێنی ئەرێنی مەسەلەن ئەم شتانە یا کارلێکی ئەو پێکاتانەیە کە تێکەڵەکرێن تۆ خۆزانە و پێکاتانی تێکەڵەکرێن زۆر جار کارلێکیان لە نێوانە ڕوەدان ئێمە گەشەی مێشکمان هەیە ینی ئێمە لە مناڵە دووشتمانەیە گەشەی جەستە و پەرسەندنی مێشک گرۆت ئەند دیڤلۆپمنت گەشەی جەستە مەسەلەن حەجم و باڵا و دانیشتن و مەسەلەن پێگرتن و بینین و قسەکردن و ینی دوای زیرەکی ئەمانە ینی بەشێکی گەشەی پێ جەستەیە گەشە جەستەیەکەیە بەشێکی گەشە مێشکێکەیە گەشە مێشکێک بۆ هەریەکەیان طبعاً کۆمەڵێ پێکاتی تایبەتەیە سلەی شیری دایک مەسەلەن شیری دایک بۆ گەشەی مێشک بۆ گەشەی چاو حتا بۆ التاباتی مستقبلی مەسەلەن بۆ توشبوون بە شەکری نەوعی دوو یعنی وەکە لە گۆرانە ڕوەدات بۆ توشبنی التاباتی گوێ مەسەلەن کۆمەڵە شتێ لە شیری دایک بێ لە مانەکە دەرەکەون دوکتۆرسیارە بکەم مناڵانەی کە شیری دایکیانە خۆن بەراورد بەوانەی کە شیری خوتوخۆن خۆ توێژینەوە هەیە لە دوای تەمەنی چەند ساڵی دەرەکەوێت ئەو مناڵە شیری دایکی خواردەوەیان شیری خوتوی خوارد خۆی بەعام یعنی خۆی هەندێک دراسات ئێستا مەسەلەن
یەکی لەو بوارانە کەمێ قورسە دراسی بکەی لە بوارە ئینسانەکەیەوە مەسە ئایا مناڵ شیری دایکی خوارد بێ مامەڵی لەگەڵ دایک و باوک و براکان و خوشکانیا لەو گدا هاتووە باشترەیە شیری قوتی خوارد بێ ئەمە تەمان دراسی زۆر دوور و درێژیەوێت کراوە نەکراوە نازان بەخوامە 30 ساڵ 40 ساڵ لە ڕووی عاتفیش و لە پتەوی خێزانی شامانە زیاتر بۆی بزانین بەس هەندێکی هینەکرێ مەسەلەن لە 6 مانگ یەکەمەوە شیری دایک بخوات تەبان مەناع چونکە چەند ڕۆژ یەکەم شیری دایک ئەو مادەی مەناعی ئەداتێ بەرامبەر بە کۆمەڵێک نەخۆشی لەگەڵ هەندێکی لە ڕەحمی دایک وەرێگرێ هەندێک لە شیری دایک وەرێگرێ بەرامبەر زگچوون مەسەلەن مەسەلەی زگچوون مەسەلەی کۆمەڵ ئەلتاباتی قەسەبات حەساسی سنگ مەسەلەن ئەم شتانە لە ئەوانەی شیری دایکە خۆن زۆر کەمترە لەوانەیە کە بە شیری سروشتی نەبن بێ لە کۆمەڵێ شتی تایبەت وەکوتم حساسێت بە پرۆتینی مانگا بە کۆمەڵ کە دواتر زۆر باشە دکتۆرۆک و کۆتا پرسیاری من ڕەنگە زۆر دایک کێشەی ئەوەی هەبێت بڵێت ئەو شیرەی کە ماسەکەم بەشی مناڵەکەم ناکات شیرم کەمە هیچ خواردنەکەیە کە ڕێژەی شیری دایکەکە زیاد بکات طبعاً خۆی لەو حاڵەتانە تەم خۆت زانیەکە لە هۆکاری کەمی شیر جاران ئافرەت وا بۆ شیری بە حوتەش مناڵداوە وا شیر بە گەڕێکێ داوە بەخوا لە هەندێک شوێنە ینی ئافرەت وا بۆ ینی شیری بە ڕاست چەند گەڕێکێ داوە پێچە علاقەی بە ناحی دەرونی و سراحەت و ئەو جۆرەشتانەوە هەبوو بێت ئافرەت ئێستا مەسەلە ماندووە مۆزەفە مەسوولایەتی لەسەر عێراقی ئێرهاقە مەسەلەن مۆبایلە ئەم جۆرشتە هەمووی کارگەری نەرێن لەسەر دەرونیا بۆی هەندێک جار بۆیە فعلەن شیری کەمە بێ شیر کەم ئەتریاوە بە خۆراک مەسەن قەربۆی کاتەوە جەوی دەرونی خۆی بگۆڕێ مەساگەر بۆی بکرێ مەسەلەن ئەگەر نە خۆراک مەسەلە شلەمەنی زۆر بخوات هەندێک خواردنەیە ئەوانەیە کە یعنی خواردنی هاوسەنگ بێ شلەمەنی ئەوانەیە کە ڤیتامیناتیان تایە لە دوای 6 مانگ وانەیە دکتۆر بەسەرتاو ینی خواردن دایک بۆی شیری باش بێ خۆی توانێت مەسەلەن خۆی شیر بخوات مەسەلەن شەربەتی میوە مەسەلەن هی فرێش دایمە شتی فرێش یعنی شتی فرێش لە شتی معلەم باشترە ئەوەکو شیری دایک و خۆزانانی ئەمە بۆ دایکەکە بەڵێ ئەتوانێت دایکەکە بە جۆرە خواردنانە بڵێ سفادەی هەیە بە تاکید ئەگەر نایانی هەر بعربی ئینکانەوە لابد ینی هەر ناچار بوو ئەوختە دوو شێوە هەیە بۆ قەرەبەوکردنەوەی ئەو کەمی شیرە یا دوای هەموو شیرپێدانێک خۆی نیشانەی تێرخواردنی مناڵ دوشتی خۆی مەمکی دایکی بەردە دوای ئەوە نەگری ئەتر مناڵەکە هەستەکەی تێری خواردووە یا ئەوەیە گەشەی پێ بکات گەشە و ئینکردن ئەگەر زانی مەسەلەن دایکەکەستی کە مناڵەکەی تێری نەخواردووە بە دوو تەریا ئەوەیە دوای هەموو شیرپێدانێک مەسەلەن دووسێ ڕقم شیری تری بۆ بگرێتەوە یاوە مەسەلەن ژەمێکی تایبەتی بۆ هین بکات مەسەلەن دووسێ ژەم شیری خۆی ژەمێک مەسەن شیری قوتو دکتۆر کەریم ئەحمەد پسپۆری نەخۆشەکانی مناڵان زۆر زۆر سپاس بۆ زانیاریەکانە دکتۆر هیامان دوومان کردی دەست خۆش بێت.